راس يا عمر، راس يا عمر، تسكاري براي، راس يا عمر، رياض سروان، زانا حسين. لە 24 حوتی 2020 کەمپینەکەمان ڕاگەیان. ڕۆژی یەکەم 352,000 کۆبەوە. ڕۆژی دووهەم 1,518,000 لەگەڵ $200. ڕۆژی سێهەم 1,938,500 دینار لەگەڵ $300. ڕۆژی چوارەم 4,432,250 دینار لەگەڵ $621. ڕۆژی پێنجەم 4,876,250 دینار لەگەڵ $740. ڕۆژی شەشەم 4,197,750 دینار لەگەڵ $600. کۆی گشتی ئەو پارانە بە دیناری عێراقی کردیە 20,360,000 بە 6 ڕۆژ. بەداخەوە کەمپینێک لە نێو شاری سلێمانی لە نێو 1000 ملیاردێری دۆلار لەم شارەدا کەمپینێک کە لە 8 بەیانی بۆ یەکی شەو بەردەوام بووین هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بانگەشەیان بۆ کرد کە مندامان ژیانیان زۆر خراپە بە 6 ڕۆژ تەنها 20,316,000 دینار هاو. ئێمە ئەمڕۆ ئەو 20,316,000 دابەش دەکەین بەسەر 400 خێزانی کە مندامە هەر یەکەیان بە بڕی 50,000 دینار. و هەروەها هەندێک خێرخواست لەلایەن خۆیانەوە هاتن بۆ ڕێکخراو زۆریان سەردانی ماڵەکانیان کرد هەندێکیان بە خواردن بەشداریان کرد کۆی ئەو کەمەندامانەی کە سوودمەند بوون هەتا ئەم ساتەوەختە لە ڕێی خێرخوازانەوە 2,050 خێزانی کەمەندام سوودمەند بوون لە وەرگرتنی پارە لە وەرگرتنی خواردر لە وەرگرتنی گۆشت و مریشکیش. کەواتە ئێمە توانیمان لەو 4,000 خێزانی کە ڕامانگەیان ئێمە 4,650 کەمەندامان هەبوو. بەداخەوە هەتا ئەمڕۆ توانیمانە 2,050 خێزانی کەمەندام سوودمەند بن لەو کەمپینەی کە ڕامانگەیان. من سپاسی هەر کەسێکەکەم کە هاوکاری کردوون، سپاسی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین، سپاسی ئەو خەڵکانە ئەکەین کە یارمەتی کەمەندامانیانەوە، بەڵام ئەبێ ئەو گلەیەش لە دەوڵەمەندەکانی شاری سلێمانی بکەین لەو هەموو ملیاردێرەی کە لە شاری سلێمانیا هەیە بە هەر هەمویان نەیانتوانی هاوکاری 4,000 خێزانی کەمەندام بکەن. بۆیە پێتان ڕادەگەێنم بە دڵێکی پڕ کارەساتەوە ئەم بەیانیە بە گریانەوە تەلەفۆنیان بۆ کردون بەداخەوە کە زیاتر لە 2,500 خێزان ئەم جەژنە نانی جەژنیان نابێت خۆیان دەبنە قوربانی جەژنی قوربان. ئێمە هەرەوە نەمان پێکرا تکامان کرد هاوارمان کرد پاڕاینەوە خۆم وتم بە ناوی کەمەندامانەوە دەستان ماجەکەم بە فریای ژیانی کەمەندامان بکەون بەڵام بەداخەوە نەتوانرا ئەو 4,000 خێزانە نانی جەژنیان بۆ دابینکەین تەنها توانرا 2,000 خێزان ئەوەش گلەی یەک بێ لە دەوڵەمەندەکان بەداخەوە زۆریان لەسەر خوێنی ئێمە لەسەر خوێنی شەهیدان لەسەر ئەم خاک و خۆڵا بە سەدان ملیۆن دۆلاریان هەیە بەڵام تەلەفونەکانیان بەسەرا داخستینەوە و هەر خۆم بەو تەلەفونەی خۆم 183 نامم نردووە بۆ 183 ملیاردێری ئەم شارە 6 کەس وەڵامی یاومەتەوە ئەوانیش خۆیان هاتون خواردنیان دابەش کردووە و سپاستانەکەین دەستخۆشیتان لێکەین ئامادەین بۆ هەر لیژنەیەکی نەزاهە بێ بۆ ڕێکخراوەکەمان و ناو و ژمارەی تەلەفۆن و ناونیشانمان لایە. ڕێبار محمود ڕێبار عەلی بێنە ڕاز گۆران ڕێزا سلێمان بێنێ